دوو ئۆتۆمبیلی ئێوە دەیبینن توێتا کامریە لە جیان مۆتۆرس. لای ڕاست توێتا کامری 2020، لای چەپ توێتا کامری هایبریدی 2020. ئەوەی ئێوە دەیبینن تەنها جیاوازیە لە ڕەنگدا، بەڵام ئەمە تەنها جیاوازی نییە. لەگەڵ مابن پاش کەمێکی تر تایبەتمەندیەکانی ئەم دوو ئۆتۆمبیلەتان بۆ ئاشکرا دەکەم. سەرەتا باسی تایبەتمەندیەکانی ئۆتۆمبیلی توێتا کامری 2020 دەکەین کە خاوەنی بزوێنەری 2.5 4 پستنە و توانای 176 هێزی ئەسپی هەیە. لە ڕووی بەشی پێشەوەی ئۆتۆمبیلەکەدا دیزاینێکی سەرنجڕاکێش و سەردەمیانی بۆ دروستکراوە و قەبارەی تایەکانی حەڤە ئینجە و ویلەکانی کوڕۆمە. و هەروەها یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم ئۆتۆمبیلە کردنەوەی دەرگاکانی تیبە بێ سویچ. و لەگەڵ مابن ئێستاش باسی ناوەی ئۆتۆمبیلەکەتان بۆ دەکەم. دیزاینێکی سەرنجڕاکێشی هەیە و توانای ئۆتۆ هۆڵد و ئۆتۆپارکی هەیە و بەبێ وایر موبایل بەرگاوی دەکاتەوە و خاوەنی پەردەی کارەباییە لە بەشی دواوە. ئێستاش دەچینە سەر باسکردنی تایبەتمەندیەکانی ئۆتۆمبیلی توێتا کامری هایبریدی 2020. وەکو دەیبینن لە ڕووی دەرەوەی ئۆتۆمبیلەکە گۆڕانکاریەکی کەم کراوە لە بەشی پێشەوەی و لایتەکانیدا و هەروەها خاوەنی بزوێنەرێکی زۆر بەهێزە و توانای 225 هێزی ئەسپی هەیە. ئێستاش با بزانین توێتا کامری هایبرید لە چیدا جیاوازە. ئۆتۆمبیلی هایبرید پێکێت لە دوو سەرچاوەی هێزی جیاواز کە بریتە لە بزوێنەرێک کە بە سوتەمەنی کار دەکات لەگەڵ مۆتۆڕێکی کارەبایی. سوودەکانی ئۆتۆمبیلی توێتا کامری هایبرید چییە؟ هایبرید دەبێتە هۆی ڕاگررتنی ژینگە و کەمتر سووتاندنی سوتەمەنی. هەر پرسیارێکت دەربارەی ئۆتۆمبیلی هایبرید هەیە ئامادەم جوابیان بدەمەوە. ئۆتۆمبیلی هایبرید چۆن کار دەکات؟ هایبرید بە شێوازی دوانە وزە کار دەکات، واتە بەرگاویکردن و بەنزین کە تاکو خێرایی 60 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بەکاردێت. ئایا لە ڕووی ژینگەیەوە سوودی چییە؟ ئۆتۆمبیلی هایبرید گازی دووەم ئۆکسیدی کاربۆن کەمتر دەردەدات، هەر بۆیە بە دۆستی ژینگە ناو دەبرێت. هیچ پرسیارێکی ترت دەربارەی ئۆتۆمبیلی هایبرید هەیە کە بتوانم جوابی بدەمەوە؟ ئایا مۆتۆرەکانی ئۆتۆمبیلی هایبرید لە یەک کاتدا کار دەکەن؟ لە ئۆتۆمبیلی کامری هایبرید مۆتۆری کارەبایی تاکو 60 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا کار دەکات و پاشان ئەو بزوێنەرەی بە سوتەمەنی کار دەکات دەکەوێتە کار. پاتری ئۆتۆمبیلەکانی هایبرید چۆن بەرگاوی دەبێتەوە؟ پاتری ئۆتۆمبیلی هایبرید لە کاتی کارکردنی ئۆتۆمبیلەکە خۆی بەرگاوی دەبێتەوە. هەروەها لە ڕووی بەکارهێنانی سوتەمەنیەوە قەبارەی خەزانی کامری هایبرید 50 لیترە کە دەتوانی بۆ ماوەی زیاتر لە 1000 کیلۆمەتر پێی بڕۆیت. زانیاریەکی بەسوود بوو. ئایا ئەمان جۆری سوتەمەنی بەکاردێنن؟ بەڵێ، ئۆتۆمبیلی هایبرید هەمان جۆری سوتەمەنی بەکاردەهێنێت. لە ڕووی هێزەوە جیاوازی چییە؟ ئۆتۆمبیلی هایبرید لە ڕووی هێزەوە لە ئۆتۆمبیلی ئاسایی بەهێزترە. هەروەک پێشتر ئاماژەت پێکرد، ئۆتۆمبیلی کامری هایبرید 2020 خاوەنی 225 هێزی ئەسپە. ئەی لە ڕووی دەنگەوە جیاوازی چییە؟ لە ئۆتۆمبیلی هایبرید زیاتر هەست بە بێدەنگی و ئارامی دەکەیت. ئەوانەی باسمان کرد بەشێکی کەم بوو لە تایبەتمەندیەکانی ئەم دوو ئۆتۆمبیلە. بۆ زانیاری زیاتر دەتوان سەردانی لەقەکانمان بکەن لە جیهان مۆتۆرس. تا ڤیدیۆیەکی تر هەر شاد بن. خواحافیز.